نووسەری ئەمریکی تۆماس فریدمان دەڵێت لە ڕووی ئیدارەی جیاوازیە سیاسیەکان و بە سیاسیکردنی ڕووداوەکان دۆخی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر لە دۆخی لوبنان و وڵاتانی دیکەی خۆرهەڵاتی ناوەڕاست دەچێت بۆیە دژایەتیکردنی ئەو دیاردەیە گرنگترین پرۆژەی نەوەی ئێستایە. فریدمان لە وتارێکیدا کە لە ڕۆژنامەی نیویۆرک تایمزدا بڵاوی کردوێتەوە ئەمەژە بەوە دەدات کاتێ هەواڵی تەقینەوە ترسناکەکەی چواری ئابی بەیروتی بیستووە و ئەگەرەکانی ئەو دەستەی لە پشت ئەو تەقینەوەیەوە بووە چونکە بەپێی بیرەوەریەکانی ناوبرە و لوبنانیەکان هەموو شتێک با پیلانگێڕی لێک دەدەنەوە. ئەوەش پەیوەندی بە شتێکی قوڵترەوە هەیە کە پەیوەستە بە کۆمەڵگەی لوبنانیەوە. بۆیە دەڵێت بەداخەوە ئێستا هەمان ڕوودا و بەسەر ئەمریکاش داهاتووە. هەروەکو چۆن لە لوبنانی ئەو کاتە تا ئەمڕۆ هەموو شتێک بە سیاسی کراوە ئەمریکاش تووشی هەمان پەتا بووە. ناوبرا و بڕوای وایە ئەمریکا لە وڵاتێکی خۆرهەڵاتی ناوەڕاست دەچێت لە کاتێکدا لوبنانیەکان بڕوایان وایە تەقینەوەکە لە ڕووداوێکی ڕاستەقینەوە ڕوویداوە. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ وەکو سەرکردەی گروپێکی میلیشایی بەیروت قسەی کرد. ڕایگەیان ئەو تەقینەوەیە بەوەی کارێکی پیلانگێڕیەوە ڕوویداوە گوایە پشتی بە زانیاری ژەنەڕاڵەکانی سوپاکەی بەستووە کە پێیان ڕاگەیاندووە ئەوە بەهۆی هێرشێک و جۆرە بۆمبێکەوە بووە. فریدمان دەڵێت ئەمریکا لە دوو ڕۆ ئێستا لە لوبنان و وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست دەچێت. یەکەمیان ململانیەکان زۆر قوڵ بوونەتەوە و ئەو دوو پارتەی کە لەسەرەوە گەمەی سیاسی ئەمریکادان زۆر لە تایفە ئاینیەکان دەچن لە ململانیان بۆ گرتنە دەستی دەسەڵات لە کاتێکدا لوبنان بەسەر شیعە و سوننە و مارۆنیەکاندا دابەش بووە. تایفەکانی ئەمریکاش بەسەر دیموکرات و کۆماریەکاندا دابەش بوون. بۆیە ململانەکان بە شێوەیەک تون بووە کە وەکو هۆزە ڕکابەرەکان بڕوایان وایە یا دەبێ بگەنە دەسەڵات یان دەبێ بمرن. بەڵام لێکچوونی دووەم بە قسەی فریدمان هەموو شتێک لە ئەمریکادا بە سیاسی کراوە هەروەکو خۆرهەڵاتی ناوەڕاست لە ژینگەوە بۆ وزە تەنانەت لە دەمامکی ڕوخساریش کە خەڵک دەیبەستن بۆ خۆپارێزی لە پەتای کۆڕۆنا. لەبارەی بە سیاسیکردنی هەموو شتێکەوە فریدمان هۆشداری دەدات کە کۆمەڵگە و دیموکراسیش لە دوجاردا دەمرن چونکە سیستمی وڵات دەخنکێنرێ. بە دەستەواژەیەکی تر کاتێ هەموو شتێ بە سیاسی دەکرێ واتە هەموو شتێ پەیوەندی بە دەسەڵاتەوە هەیە. نێوەندبوونی نامێنێ بەڵکو تەنها لایەنەکان هەن. ڕاستیەکان نامێنن بەڵکو تەنها گێڕانەوە جیاوازەکان بوونیان دەبێت. واتە هیچ شتێ نامێنێت جگە لە ململانەی خواست و ئیرادەیە و لایەنانە. فریدمان بڕوای وایە خواستی بە سیاسیکردنی هەموو شتێک تەنها ئازار بە ئەمریکا ناگەێنێت بەڵکو دەیکوژێت. بۆیە دەترسێت لە کاتی شکستی ترەمپدا ئەسەمە ناوبرا و بەرژەوەندی گشتی پێش بەرژەوەندی خۆی بخات و بێدەنگ لە دەسەڵات بچێتە دەرەوە. فریدمان لە کۆتاییدا ئاماژە بە وتەی فەیلسوفی ئاینی زانکۆی عیبری موشێ هالیبرتاڵ دەکات کە دەڵێت لە ڕاستیدا سیاست پێویستی بە خاڵی سەرچاوە هەیە لە دەرەوەی خۆی تا گەشە بکات. پێویستی بە خاڵی سەرچاوی ڕاستیەکان و تێگەیشتنی بەرژەوەندی گشتی هەیە. کاتێ بەرژەوەندی گشتی لە سیاست بزر دەبێت کۆمەڵگاکان دەڕوخێن. ئەوە لە لوبنان و سووریا و یەمەن و لیبیا و عێراقیش ڕوویدا. هەر هەمان بابەتی شەبەیەواشی لە ئیسرائیل و ئەمریکا ڕوو دەدات.